باڵە سلااوان لێبێت دیارە ئەمڕۆ لە ئیداری ڕاپەڕین هاوشێوەی بەشێک لە شار و شارۆچکەکانی تری کوردستان خۆپشاندان و گرژی و ئالۆزی بەردەوام بوو دیارە گرژی و ئالۆزی لە نێوان خۆپشاندەران و بەشێک لە هێز ئەمنیەکان لە سنتەری قەزای ڕانیان دروست بوو دیارە بەو هۆیەوە بەهۆی گرژی و ئالۆزەکانەوە ژمارەیەک لە خۆپشاندەر دەستگیر کراون هەروەها ژمارەیەکیشان بریندار بوون دیارە خۆپشاندەران هێریشان کردە سەر کابینەیەکی بنکەی پۆلیسی هاتوچۆ لە نێو سنتەری قەزای ڕانیا سووتێنرا هەروەها ژمارەیەک لە خۆپشاندەر بریندار بوون بەهۆی گرژی و ئالۆزیەکانەوە لە نێو سنتەری ڕانیا بەڵێ ئەگەر باز لە قەزای پیشدەریش بکەم بە هەمان شێوەی سنتەری قەزای ڕانیە خۆپشاندان بەردەوام بوو گرژی و ئالۆزی لێکەوتەوە دیارە خۆپشاندان بە هەمان شێوە هێریشان کردوتە سەر کابینەیەکی بنکەی پۆلیسی هاتوچۆ دیارە کەلوپەلەکانی نەوی تێکدرا و سووتێنراوە بەڵێ دەمەوێت باز لەوەش بکەم لە سنتەری ناحی حاجیاوە سەر بە قەزای ڕانیە بە هەمان شێوە گرژی و ئالۆزی خۆپشاندان بەردەوامی هەبوو دیارە خۆپشاندەران هێرشان کردوتە سەر کۆمیتەی یەکێتی نیشتیمانی کوردستان بەڵام بەهۆی تەقەکردن بەسەر خۆپشاندەراندا لەوێ خۆپشاندانەکان بڵاوی پێکراوە بەڵێ باز لەوە دەکرێت کە لە ئیداری ڕاپەڕین ژمارێکی زۆر هێزی چەکدار و هێزی ئەمنی بڵاوی پێکراوە بۆ کۆتاهێنان بە خۆپشاندان یانەوە تا هەر مەترسیەک کە هیان هەر هێرشێک کە بکرێتە سەر داون دەستگا حکومیەکان و حیزبیەکان دیارە لە نەو سنتەری ئیداری ڕاپەڕین هیچ هێرشێک نەکراوەتە سەر بارگا حیزبیەکان و شوێنە گشتیەکان تەنیا لە نێو سنتەری قەزای ڕانیە ئەم شێوی و ئالۆزیە بوونی هەبوو دیارە لە نێو شەقامەکاندا خۆپشاندەرێکی زۆر بوونی هەبوو لە نێو شەقامەکانی ناو قەزای ڕانیە دیارە ئاگر کرابوویەوە هەروەها شەقامەکانی گیرا بوون بەڵێ ئەمە زانیارەکانی سنووری ئیداری ڕاپەڕین بوو کە بۆ ئێوەم گواستەوە